بەخشندەی میهرەبان حەمد و سەنا و سوپاس و ستایشی بێپایان بۆ خوای پەروەردگاری جیهان، درود و سەلام لەسەر پێغەمبەری خۆشەویستمان صلی الله عليه وسلم و لەسەر ئەهل و بەیت و هەموو یاران و هەموو شوێن کەوتوانیان تا کۆتا زەمان. برا ئازیزەکانم، برا خۆشەویستەکانم، خوشکە بە ڕێزەکان، لە تاوانە گەورەکان بەڕێزان النياحة على الميت ولطم الخدود وشق الجيوب عند المصائب. بەڕێزان لە تاوانە گەورەکان خۆشەویستەکانم کە زانایانی ئیسلام لەگەڵ تاوانە گەورەکانە ناویان بردووە شیوەنکردن لەسەر مردوو، یعنی شیوەنکردن بۆ مردوو، و دان لە دەم چاو، یعنی دەم چاو ڕنین وەکو لای خۆمان ئەوترێ، و یەخەدادڕین. ئەمانە لە تاوانە گەورەکانن. بەڕێزان نابێ ئینسان کاتێک ئەگرێ بۆ مردوویەک دەنگ بەرزکاتەوە شیوەن بکاو، هەوای شێرە بکاو، ئەوانە بکە، حرامە و دروست نییە و ئەوەی کێکە لە تاوانەکان. ئیمامی مسلم بۆمان ئەگەڕێتەوە لە ئەبی مالکی ئەشعریەوە، ئەفەرمێ خوای لە ڕازی بێ، ئەفەرمێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی، گوێ لەم حەدیسە بگرن بەڕێزان، زۆر پێویستە ئێمە هەمومان لێی بزان، ئاگاداریمان هەبێ لەبارەی ئەم حەدیسەوە، زۆر پێویستە هەمومان ئاگاداری ئەم حەدیسە بین. پێغەمبەر ئەفەرمێ صلی الله عليه وسلم أربع في أمتي من أمر الجاهلية، أفرميت شوارشت لأمتكما هي لكاروباري جاهلية ما وتوتائسة، يعني هي بيش إسلامة، هي جاهلية النفامي بيش إسلامة، بلام بداخل ولا ناو إسلامة هرما ولا يتركوهن، يعني تركي ناكن، لا يتركونهن يعني تركي ناكن. يكم الفخر في الأحساب واتاشا نازي كردن ببنا مالو، نازانم بداخوا حيف إنساني مسلمان شانازي ببنا مالو بكا، من بنا مالكم آوا يا بنا مالكم آوا يا بابا بيرانم آوا مجيان بابا بيراني شي إيسا خوت يا باشي أهلا وسهلا يا خرابي خوام كده بابا بيرانت پیغمبری خوا ابي صلی الله علیه وسلم چی سودێکی بۆ تۆ هەیە؟ تۆ کە کەسێکی خراپبی باوە پیران چی سودێکی بۆ تۆ هەیە؟ من پرسیار ئەوە ئەکەم لە بەڕێزدا، کەسێک فاسقە فاجرە نوێژ ناکات بەڵکو ماڵی خەڵک ئەخوا بە حرامی، ئەڵێ من ئەولادی پێغەمبەرم صلی الله علیه وسلم، حاشا، پێغەمبەر لە تۆ بەریە، تۆ تەنها پێغەمبەر بەکار ئەهێنی بۆ مەسلحەتی شخصی خۆت، تەنها پێغەمبەری خوا بەکار ئەهێنی بۆ مەسلحەتی شخصی خۆت، ئەگینا پێغەمبەر لە تۆ بەریە. هەروەها ئیتر هەر کەسێک بە بنەماڵەی خۆی بنازێ، خۆی ئەوە نەبێ و بە ئەوانە بنازێ، سودێکی نییە. بەڵام ئەوە دروستە تۆ بە کەسوکارەکەی خۆت کۆکەی، تۆ بڵێ بابا ئێمە باوەپیرانمان پیاوی باش بوون، خەڵکی چاک بوون، میێوان دۆست بوون، بەغیرەت بوون، دەی با ئێمە شوابی، ئەوە قەینا، ئەمە معنایەکی ئەمە جیاوازە لەگەڵ ئەوەی من ئەیڵێم، ئەوەی من ئەیڵێم ئەوەیە من بڵێم من لە فڵانە بنە ماڵم و یعنی وا دەرخەم لە ئێوە مهمترم، والله حاشا. لەوانەیە کەسێک ئێستا لە بنەماڵەیەکی زۆر نزم بێت لە ناو کۆمەلگا، لە ئیسلامە گشتی وەک وایە، وەکو دانی شانە وایە، وەکو دانەی شانە وایە، گشتمان یەک حەسابی، كلكم من آدم وآدم من تراب. لەوانەیە تیامان هەبێت لەوانە بێت کە لە کۆمەلگایەوە چاوێکی کەم سەیرەکەن، بەڵام یەکێکە لە باشترین یا چاکانی لای خوا، ئەتقاکومە. ئەمە تەرک ناکرێت لە ناو کۆمەلگا، هەر ئەمێنێت، بەڵام حرامیشە، کەبائیریشە. دووەم الطعن في الأنساب، تاندان لنسبي خلق، يعني فلانك الزولة كرباو خوينية والله شكلت كسكاري خوتناكا يتر أم قصب بروبوشانا. طبعا ما يكيك لجناح، يعني لجناح جوركان، هل كسب كسب بلي الزولة لشريعتي إسلام أو كسب أبيت شوار شايد بينك كديتي دايكي أو كسب زناي كردي لقالك كترا أجينا هشتاج الله اللي أدري، هشتاج دار حدي اللي أدري، وحتى ما شايتيش قبول ناكري لمحكمة، حتى ما شايتيش قبول ناكري، كسب بلي زولة.
یا کەسێ بختیان بۆ کەسێک هەڵبەسێ. یەکێکی تر لەوانە خۆشەویستەکانم الاستسقاء بالنجوم، يعني اعتماد كردنا السر استيرا لا شتكانا حموش تكان اعتماد كده السر استيرا ولا فلان كس واي ودوتي لداهاتو اوابي لماوي ام صالي 2025 جا اوار رؤدا اويك امرو بي او 3 استيرا ناسي يان بي او 3 علمي نازم برجكان اوي برجكان اما كيشيكي زور قوريه مسائلي برج براسي برزان كيشيكي زور قوريه زور قوريه هیچ اصل و اساسێکی نییە نە لە علما و نە لە ئیسلامیشا و نە لە شەرعیشا، بەڵام خەڵکانێک هەیە بەو بورجانە جاران گۆڤارە بوو، ئەو گۆڤارانە تۆ برجی فلانە کەسی، تۆ برجی سەرەتانی، تۆ نازانم برجی چیت، تۆ برجی چیت، ئیتر هەیەکە برجێک بوو ئەڕۆی ئەی خوێناوە بزانم بەختی من لەم مانگە چیە بێ، لەم ساڵە چیە بێ. ئەمە نەکبەتیە، ئەمە نەکبەتیە خۆشەویستەکان. ئێستەیشەوە بزانم هەیە، ئێستەیش لەوانەیە هەنێ کەناڵ هەبێەوە بزانم بیستمە تۆ کە هەیەە کابرا دەرەچێت لە کەناڵەکە و باسی برجەکانەکە، ئەوەی لە برجی فلانە لەم مانگا تووشی خۆشیەکە بیت و خۆشیەک نازام دێتە ڕێگات و ئەوە یان ترە قسەی چوو بچوانە. ئەمە لە ئیسلامە نییە و یەکێکە لە کەبائیر. یەکێکی تر لەو شتانەی کە کەبائیرە خۆشەویستەکانم پێغەمبەر ئەفەرمێ صلی الله عليه وسلم النیاحە، شیوانکردن لە ئەمری جاهلیەتی بەر لە ئیسلام بووە، بەڵام ئیسلام حرامی کردووە، بەڵام هەر ئەمێنێ لە کاروباری جاهلیەتی پێش ئیسلام بووە، لە ڕەوشتە ناشرینەکانی پێش ئیسلام بووە، بەڵام تەرک ناکرێت لە ناو ئومەتی ئیسلامە لەگەڵەوەیشا کە شەریعەتی خوا حرامی کردووە. پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم، گوێ بگرن لەم حەدیثە، پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم النائحة إذا لم تتب قبل موتها تقام يوم القيامة وعليها سربال من قطران ودرع من جرب. پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم ئەفەرمێ شیوەنکار ئەوەی کە شیوەنەکا و سەر شیوەن ئەگرێ و ئەوانەی کە قیژ و قاژەکەن لە دوای مردوو لەسەر مردوو ئەگەر تۆبە نەکەن لە ڕۆژی قیامەتە جلوبەرگی ئاگرینیان نەکرێتە بەر. يعني زور خطر براستي. ولا حديث هاتوا بيغمري خوا أفرمي صلى الله عليه وسلم ليس منا من لطم الخدود وشق الجيوب ودعا بدعوى الجاهلية. أفرمي لإيمانية كسيك دم تشاو برنية كسيك يخبدر كسي قرب كاتبان سيا وبان شانيا كسي كباني الجاهلية بكا هو يشير وهو ينازانم تشوف جنات تنقش يزانم. مش نكبتية براستي خوش يسكان نكبتية. یەکێکی تر لەو نەکبەتیانەی کە بە تاوانی گەورە ئەژمێررێ حەسوودیە. حەسادەت نەخۆشیە بەڕێزان، نەخۆشیەکی دەرونیە لە ناخی ئەو کەسەیە کە حەسوودی بەرامبەر بە خەڵکە بە. ئەو کەسەی حەسوودە باوەڕی بە قەزا و قەدەری خوانیە، بۆیە حەسوودە. خوای تەعالا لەم دنیایە شتەکانی دابەش کردێ بەو شێوەی کە خۆی ئەوێ هەر یەکێ بە شتێک ئیمتیحانەکە. یەکێ بە دەوڵەمەندی تاقیەکاتەوە، یەکێ بە فەقیری تاقیەکاتەوە، یەکێ بە کەم ئەندامی تاقیەکاتەوە، یەکێک بە پلەپایە تاقیەکاتەوە، یەکێک بەوەی کە ژیانی هەر بە نەخۆشیە ئەباتە سەر بۆ تاقیەکاتەوە. ئەمە تەوزیعاتی خوایە. خوای تەعالا مرۆڤەکانی بەو شێوە خوڵقاندووە. ئینسان ئەبێ بە بەشی خۆی ڕازی بێ. ناڵێم هەوڵ نەدا چاکی کە، ئەوەی نەخۆش هەوڵ نەدا عیلاج بکە، یان ئەوەی کە ئینسان لە ژیانە هەوڵ نەدا پلەپایی بەرزتر ببێتەوە، ئەمانە مانع نییە، بەس حەسادەت بە خەڵکی تر ببێ ئەوە مانعی هەیە. یعنی من حەسوودی بە تۆ بووەم چییە؟ خوای تەعالا جوانەیەکی بە تۆ داوە، بە من نەیداوە. ئەو جوانیە زۆر جا بەڵایە. ئەوانەی کە جوانن بەردەوام بڕۆنە لایەن پرسیاریان لێ بکەم زانان لە چی حاڵێکیانێ. خۆزگا ئەخوازن بەوانەی کە جوان نین، چونکە جوانی زۆر جار کێشەیە. زۆر جار کێشەیە. ئینسان تووشی نەخۆشیەکە، تووشی کێشەکە، دائیما خەڵک حەسوودی پێ بە. ئیترەوە ئەگەر کچ بێ قوڕ بەسەری هەموو ژیانی حەقێتە نەکبەتی بەدەست ئامۆزا و میمزا و پورزا و هەموو خەڵک وەک زەردەوەڵە لە دەوری کۆ بنەوە مەڵێ من گەرەک، مەڵێ من گەرەک. جاری وایە لە یەک ماڵە کچێکی جوانی تایە و کچێکی ناشرینی تایە. کچە جوانەکە لە هەموو لایەکەوە کەم و کورتە، بەس تەنها لەوەی هەیە، بەس تەنها جوانەکەی تایە.
ئەوەکەی ترکە ناشرینە لە هەموو لایەکەوە جوانی تایە تەنها دیمەنەکەی نەوێت بڕۆ تەماشاکە بزان خەڵک بە دەور جوانەکە چێکە یعنی ئامۆزای کەسوکاری کشتی ئەڵ خاوەن حەقم بەڵام کەسێ باسی ناشرینەکە ناکە مع العلم ئەو ناشرینە ئاڵتوودن زۆر جار هەر جاری وا هەیە ئەوەیان هەر کۆمەڵی ئاڵتوونە بەس کەس لای لێ ناکات لەبەرەوەی خەڵک ئەمڕۆ مەزهەرە بینێت چاوێ بینێ عقلی بیر ناکاتەوە خەڵک زۆربەی خەڵک عقلی بیر ناکات یعنی عقلی بەکار نایەنێ بە تەنها دیمەن ئەبینێت چاوی حکم بەسەر عقڵا ئەدا بەڵام ئینسانی مسلمان وانییە ئینسانی مسلمان نابێ بەو شێوە بیرکاتەوە ئینسانی مسلمان نابێ مە مەزهەر بخەوەتێ نابێ مەزهەر حتا لە ئافرەتە حتا لە پیاویشە نابێت تۆ بە کەسێ بخەڵەتێ کە مەسەن دیمەنی جوان بێ یا باڵای بەرز بێ یا جسمی کەتە بێ تۆ ئەوەت لێ بێتە ڕئیس عەشرەت جاری وایە ئیسا بنەماڵی وا هەیە ڕئیس عەشرەتی هەڵ بژاردە بەس لەسەر جسم و کەتەی و ئەمانە لەبەرەوەی مهمە ئەوە بەڵام ئەو سەیرەکەی و زەلامە هیچ نیە هیچ نە ماریفەتی هەیە نە هیچ ئەزانێ نە عەقڵی هەیە جا ئەمە کێشەیە بەڕێزان ئێمە مەزهەر بینین حەسادەت زۆر جار لەسەر ئەو کەسانەیە کەوا خوای تەعالی نیعمەتێکی پیان بەخشی خەڵک حەسوودیان پێ بن ئەوانەیشی کە حەسوودیە بن ڕازی نین بە قەزا و قەدەری خوای پەروەردگار کابرا سەیرەکە سیارەیەکی جوان هە لە ژێری دراوسێکەیان هە لە خزمێکی والله براینە والله براینە ئەم قسانە کە ئەیکەم یعنی باوەڕم پێ بکەن و بە خۆم بیستمە و بە چای خۆشم بینیوە واللهی زەرامم بینی و حەسوودی بە برای خۆی بردووە یعنی براکەی لە خۆی مناڵتر بووە سیارەیەکی جوانی هەبووە ئام ئاگری تێبەر بووە ئاژاوەی لە ماڵا دروست کردووە بۆ ئەوەی ئەمیش هەوڵدا سیارەیەکی وەک سیارەکە ئەوێ هەبێت من چیم لە ئەو کەمترە من سیارەی وەنەوشە لە ژێرمانە بێت آخر چۆن من نەمبێ کە لە ئەو 10 ساڵ گەورەترم ئەخێ منیش هەم بێ لا حول ولا قوة إلا بالله كل بابا يا توزيعاتي خويا اما خوا زلاميش اناسم والله حسودي بكري خويا يعني عجائب تاندي يسا ابشتنا بس والله بينيما والله كركي الله حمو جاريكات يشتكي جوانا بكردايا قاتكي جوانا بكردايا يان سياريكي جوان قدرا انتر كركي خوي تعالى برشتي بيدا سياريكي الله همو جارك لخوشيا يكم كس اتشون بلاي باوكم الله قتا يسا لجياننا نيوتو بيروزدي باور ناکەن حەقتان ناگرم لەبەرەوەی قەت تۆ تەسەوڕ ناکەی کوڕ حەسوودی بە باوک بووە یان باوک حەسوودی بە کوڕ بووە یا برا حەسوودی بە برا بووە یعنی قەت یعنی حەقتان ناگرم باوەڕ ناکەم بەڵام ئەمە حەقیقەتە لەناو کۆمەلگایە هەیە خەڵکانێک لەو شێوانە هەیە لەو شێوازانە هەیە بۆیە حەسوودی دەردە نەخۆشیە بەڵایە چاوپیسی لێ دروستە بێ لە حەسوودیەوە چاوپیسی دروستە بێ یعنی ئەوەی ئێستا لە گشت وڵانێکە ئەبوو بڕنەوێک یان با بڵێن قەناسێک دانیشتە ئەو خەڵکە ئەداتە بەر قەناس لە هەموو کۆڵانێکە هەیە بەدبەختیەکە ئەوەیە کۆڵان نییە ئەو نەکبەتیتیانەوێ ئەبوو قەناسێ دانیشتووە لە خوای دەرەکەیەکێ سەر دەرکا و قەناسێکی پێوانە ئەوە هەمووی حەسادەتە براینە ئەوەی هەمووی حەسادەتە هەمووی بەڵایە بەڵای ئەو دڵە پیسەیە ئەو دڵەیە کە ڕازی نییە بە قەدەری خوا ئینسانی مسلمان ئەبێ ڕازی بێ بە قەدەری خوا هەر حەسادەتە خۆشەویستەکانم او منافقي كسروكي منافقه كان بو عبد الله كري ابي لزماني في غمر صلى الله عليه وسلم بو بمنافق بو بمنافق يسوى وطبعا حموشتي هو كاري هي يسال عبد الله كري ابي كمنافقه عجايبتي او كابرايا يشبوا لك كابرا عاقله كان جيره كان بس بو ام كابرايا منافقه والسروكي منافقه كان يشا شنك او رئيس عشرتي قومك اخوي بو ودان رابو بيش في غمر اخوا قرار يندابو او بكنا باشاي مدينه کاتێ پێغەمبەر هات بۆ مەدینە ئیتر ئەو کەس نەیکردە پاشا پێغەمبەریان کردە گەورەی خۆیان ئیتر بوو بە داخێ لە ناو دڵیا و حتا بۆی کرا دژایەت ئەمە لە ناو ئێمەشا زۆرە براینە ئەڕۆیتە دائیرە هاتیایە ئەڕۆیتە مەکتەب هاتیایە ئەڕۆیتە بازار هاتیایە کورە مشکلاوەیە لە ناو بازار ئەمە هەر زۆر زۆرە کورە ئەڕۆیتە عیادەکان هاتیایە دکتۆر بۆ دکتۆر کورە حەسادە لەبین مەلاکانە کورە جاري وایە ئەم مەلایە ڕەئیە خۆی قەناعەتی پێی نییە قەناعەتی بە ڕەئیەک نییە
يعني سيركات دليل كان ضعيفة بس أي كابا بزم هرايك لبن أوي فلان ملاي أو لا وتوتي هي أم حرب أوي خلق دش بعول سنته اشتكي ترى الله يتبين الدين ناكاتو بين الإيمان ناكاتو أمام مسألة قيامتها مسألة لبن أو أبي إنسان أجاي لأخوي بيت وريايش بيت يعني براسي أم حسادة تزور في سفيا غمرة فرمي صلى الله عليه وسلم إيمان وحسودين لدليك أكون أبيته إيمان وحسودين لدليك أكون أبيته وقنا من دا يا ربي ويتعالى لقناح من خوش به ويتعالى عفو من كاد مزرعه من كاد سر دين دارتي لسر إسلامتي